ساڵە بەڕێزەکانەکەین هەڵبەت مەبەست لەم گربوونەوە خۆپیشاندانە گەیاندنی پەیامێکە بۆ حکوومەتی هەرێم و ئەمڕۆ ئێمە وەکو فیئەکەی خۆمان بەس خۆمان جا ناکەین و هەموو فیئەکان وەکو یەکین بۆیە نەچوونە بەردەم نووسینگەی پەرلەمان لەبەر نووسینگەی پەرلەمان ئەهمیەتی دامەزراندن و شەرعەتی دامەزراندنی نییە لەبەرەوە پەیامەکەمان بۆ نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتە ئەم پەیامەش پەیامی هەموو ئەو فەرمانبەرانەیە کە لە ناو ناوەندەکانی داواییرەکانی هەموو کوردستانە داوامەکەن و گرێبەستن تیانە 11 ساڵی تەواو کردو دیانە 8 ساڵی تەواو کردووە هەر لە گەشە پێدان هەر لە ئاسایی کە تا ئێستا هیچ مافێکی سەرەتایی خۆی نەیراوەتێ کە دامەزراننا لە ماوەی ئەم چەند ساڵەیە کتابی ئەنجومەنی وەزیران هەیە لە 2014 کە ئەو کەسانەی کە 3 ساڵیان تەواو کرد بە ئاسایی ئەبێ دابمەزرێن لە ماوەی ئەم چەند ساڵەیە دەیان کەس کۆچی دوایی کردووە دەیان کەس خانەنشین کراوە تا ئێستا حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک بە تەنگ داواکاری ئەم فەرمانبەرانەوە نهاتووە بۆیە ئێمە وەکو نوێنەرایەتی ئەم بەڕێزانە هاتوونێتە بەردەم ئەنجومەنی وەزیران ئێستا لەگەڵ نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت کۆبینەوە ئێستاش لەلایەن برای بەڕێزم کاک نەژاد بەیاننامەیەکی پێ یاداشتێکی پێ بۆ حکوومەت ئەی خوێنێتەوە بۆ بەڕێستان لە دوای ئەوە من و کاک نەژاد و ئەم خوشکە بەڕێزانە ئەچینە ژوورەوانێ پەیامی خۆمان بە حکوومەت دەڵێن و چاوەڕێی نەتیجابی لێ بڕیار ئازاد سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی کاژێڕانی تەندروستی زۆر بە خێراتنتانەکەین ئێمە فەرمانبەرانی گرێبەست یاداشنامەیەکمانەیە کە ئیدەینە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئومێدەی کە پرۆژەکەی ئێمە وەکو پێشەی خراوەتە بەرنامەی کاری هەم پەرلەمان هەم ئەنجومەنی وەزیران ئێستا ئێمە ڕەدی چەند کتابێکمان پێەیە بە جۆرە لە جۆرەکان ئیشەکانمان هەنگاوی باشی ناوە و لە داشنامەکەش هەندێ وردەکاریە خێنە ڕوو ومەدەوارین ئیتر لایەنە پەیوەندیدارەکانی شۆک و پێویست وەڵاممان بنە و باڵێن بەیان نامەکەی ئێمە پەیامەکەی ئێمەش ئەمەیە بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتە تایبەتمەندەکان ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شاهیدی ئەو دەستگانەی کە کاری تێدا دەکەین ئەرکێکی قورس بە موچەیەکی کەم ڕایی دەکەین لە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان بە یاسا بە هەمیشەیی بوونمانی دوای 3 ساڵ لە خزمەتکردنی حەقیقی بڕیار لێداوە حکوومەتی هەرێمیش چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەستی داوە بەڕێزان زۆرینەی فەرمانبەرانی گرێبەست نەک تەنیا ماوەی یاسایی خۆیان تەواو کردووە بەڵکو ساڵانی خزمەتیان لە نێوان 4 بۆ 14 ساڵدایە و هەتا ئێستا نەکراون بە هەمیشەی هاوکات لە سیستەمی پاشەکەوت موچەی ئێمە لە 150 لێ بڕا کە موچەی زۆرینەمان لە نێوان 350 بۆ 500,000 واتە فەرمانبەرێک ئەگەر 350,000 وەرگرت بێت موچەکەی لە کاتی لێبڕینی موچە و پاشەکەوتی موچەیە 175,000 بووە لە ماوەی ڕابردوودا لەسەر خواستی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران نووسراومان ئاراستەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران کردووە بە ژمارە 10,432 لە بەرواری 2/9/2021 بە مەبەستی کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجومەنی وەزیران لەسەر پرسی بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست پاشان سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران لە بەرواری 13/9/2021 لە نووسراوێکدا ئاراستەی وەزارەتی دارایی و ئابووری کردووە بە ژمارە 10,995 داوای تەواوی داتا و زانیاریەکانی تایبەت بە فەرمانبەرانی گرێبەستی کردووە کە لە داواکاریەکەدا ژمارەی فەرمانبەرانی گرێبەست خشتەی بەراوردکاری بڕی موچەی بە هەمیشەیی بوونی گرێبەست وەڕای وەزارەتی دارایی بۆ ئەم پرسە تێیدا جێگە کراوەتەوە دواتر لە وەڵامی هەمان نووسراودا لە 27/9/2021 بە نووسراوی فەرمی لە وەزارەتی دارایی و ئابووریەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە بە داتا و زانیاری ورد و سەلمێنراوە کە بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەست مانگانە بڕی 2,805 ملیۆن دینار ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ بارگرانیەک دروست نابێ لە بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەستدا بۆیە لێرەوە داوا ئەکەین لایەنە پەیوەندیدارەکان ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرە پەیوەندیدارەکان ئەم پرۆژەی ئێمە بخەنە دووبارە واتە جارێکیکە خراوەتە نێو پرۆژەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە دووبارە بەو داتاوردانەی کە وەرگیراوە و کە ئاسانکاری بۆ حکوومەتیش ئەکا واتە ساڵانە نەک ساڵانە مانگانە 2 ملیار و
895 ملیۆن دینار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی یعنی لە بە هەمیشەیبوونی فەرمانبەرانی گرێبەست نەک بارگرانی دروست نابێت بەڵکو بارگرانیەکی زۆر لەسەر حکومەت کەمە بێتەوە. لێرەوە ڕووی داواکارەکانمان ئاڕاستەی بەڕێز مەسروور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین لە سوودی ئێمە و سوودی حکومەتیش دوجار بڕیار بە لەسەر ئەم پرسە هاوکات داوا لە جێگری سەرۆکی حکومەت و وەزیرە بەڕێزەکانیش ئەەکەین پشتیوانی داواڕەواکەمان بکەن. بە پێچەوانەوە ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست بەردەوامی ئەین بە ناڕەزایەتەکانمان و هەنگاوی جیاوازتر ئەگرینە بەر لەگەڵ ڕێزدا دەستەی نوێنەرانی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان 31 دەی 2021 فەرمانبەرانی گرێبەست ئێمە وەکو پارێزگا جیامان نەکردوێتەوە لەبەرەوەی ئێمە پێمان وایە فەرمانبەرانی گرێبەست لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان کار بۆ حکومەتی هەرێمی کوردستان بکەن بە پێی یاسا مافی خۆیانە لە دوای 3 ساڵ بکرێن بە هەمیشەیی بۆیە کەسێک لە زاخۆ یان لە کەلار یان لە دەربەنی خان لە هەر شوێنێکی ئەم کوردستانەیە کە فەرمانبەری گرێبەستە مافی ئەوەی هەیە بکرێ بە هەمیشەیی. ئێمە داتاکەمان بەگشتی داتای زۆر وردمان وەرگرتووە لە وەزارەتی دارایی و هەمان ئەو داتایە دراوەتە ئەنجومەنی وەزیران بەڵام لەوەیە ئێوە ئاگدار بن لە فەرمانگەیەکا کە منتەسیبێکی باڵێن چەند سەد نەفەرێک منتەسیبی بێجاری وا هەیە گۆڕانکاری بەسەر ئەم ژمارانەیەت بۆیە زۆر ئاساییە ئەگەر 24,000 بوو بێت ئێستا شتێک کەمتر بێ یان 25,000 بوو بێ بە 24,500 ئێمە بە تێکڕا لە سنووری با بڵێن 24 بۆ 25,000 فەرمانبەری گرێبەستین و پشکی شێربەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەکەوێ کە لە سەر و 14,000 منتەسیبی هەیە ئەو خزمەتەکانیشان هەموو لە سەر و 10 ساڵەوەیە و هەیە ئەمری ئەنجومەنی وەزیرانی هەیە فەرمای وەزاری هەیە کە بگرێ بە هەمیشەی بەڵام نەکراوە. بەڵێ بۆ هەمیشەی بەبوونمان